بەشی سەسانی خۆم زانی کە ماسکی دروستکەم بۆ هەم بۆ هێز ئەمنیەکان هەم بۆ خەرچی کەم دەرامد کە لەو شاری چۆمان ئەو ماوەی ینی ڤایرۆسەکە بە تەواوی تەشەنەی کردووە و لە قەزاکەمان خەڵکێکی زۆر بەرکەوتووە لەم ڤایرۆسە. دامیش خۆبەخشانە ئەم ماسکانە دروست دەکەم ماوەیەکی زۆرم ماسکی دروست دەکەم زیاتر لە 5,000 ماسکم دروست کردیا خۆبەخشانە. زۆر سپاس کاک عەبدوڵڵا خەیار دەکەین کە لە ماوەی ڕابردوو تاکو ئێستا بۆ چەندین جار هەڵساوە بە دروستکردنی دەمامک و بە دابەشکردنی بە سەهێزەکانی ئاسایشی ناوخۆ بە شێوەیەکی خۆبەخشانە لەسەر ئەرچی خۆی کە ئەمە شەڵوێستێکی جوانە. تورنەچی ئەوە بوو نمونە ئەوە بوش تابلۆت گۆڕیتا کرد ئەوی بوش تابلێت تو لێرە نەگۆڕی فیتەر نەشیت بدەستی بگۆڕیت ئیلۆ تورنەچی بگۆڕیت چینکی شولۆ تورنێ پێت بێت گیچ و بەڵۆن زێنەشی شولکەت ئیلێ تورنەچی بیت دۆپشیت فلەنجێت سێوەڕۆ چێکەتەوە بوربەرینیت وە بگۆڕیتن یعنی خرد ئەف شولە دەف تورنەچی چێت بیت. سینای بی تورنەچی نەشی شول کرد بینو که قدیم دا سالت نوطه اوکری نبیس تورنەچی نبیل اوکری دا لیره چونه هفلیره چونه میسلو دو که بس بو تورنه نوکه الحمدلله 3-4 تورنه اوکری دایی. Moi je m'appelle Anne-Sophie, j'habite à Flagey. Il fait très chaud aujourd'hui et les fontaines étaient ouvertes. Alors on a décidé de venir se rafraîchir avec Olympe et on adore ça. On s'amuse bien, il y a les transats, on peut prendre un verre et moi je suis tranquille, je peux lire un bouquin et on prend l'air et voilà, quand on n'a pas de jardin c'est bien. Bon, je m'appelle Tezlan, je viens du Brésil et ma soeur est là d'office, donc je viens pour jouer avec eux et tout ça. Bon, c'est tout pour jouer avec eux à les fontes et tout. Oui, c'est très chaud aujourd'hui, c'est pour ça qu'on est dans une voiture. On a arrêté là et on a venu juste prendre un peu d'eau et tout ça.